سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. جەنگی هاوبەشی نێوان ئیسرائیل و ئەمریکا بە هاوبەشی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و پێدەنێتە شەشەمین ڕۆژەوە و بە ئامانجگرتن و لێدان لە بنکە و بارگاکانی سوپای پاسداران لە تەواوی شار و شارۆچکە جیاوازەکانی وڵاتی ئێرانەوە بەردەوامی هەیە. ئەوەی کە ئێستا چاوی لەسەر و زۆر گرنگە دوو بابەتە. بابەتی یەکەمیان لە دوای پەیوەندی تەلەفۆنەکەی دۆناڵد ترەمپ لەگەڵ سەرکردە سیاسیەکانی کوردستان کورد دەکەوێتە کوێی ئەم هاوکێشەی جەنگەوە و بابەتی دومیان ئەوەیە کە ئەم جەنگە تاکی بەردەوام دەبێت. گفتوگوی هەموو بابەتان و زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم. زۆر بەڕێز جەبار یاوەر شارەزایی سەربازی کاک جەبار سڵاوت لێبێم کاتت باش بیت هێرۆ سپاس دەکەم. سڵاوت لێبێم کاتت باش کاک جەبار بەڕێزانێک و شارەزایەکی سەربازی و خاوەن ئەزمون. خوێندنەوەتان بۆم جەنگی ئیسرائیل و ئەمریکا بە هاوبەشی کە هێرش دەکاتە سەر وڵاتی ئێران و لە ماوەی لە شەشەمین ڕۆژی هێرش و جەنگیاندایە چییە؟ یەکەمیان ئەوە شەڕکی گەورە و مەترسیدارە بۆتە هۆکارێک بۆ شڵەژانی هەلومەرجی ئەمنی و سەربازی لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستا وردە ئەوروپا شەگرێتەوە لەبەرەوەی ئێران ئەمڕۆ بردومانی فڕۆکەخانەی ئازەربایجانی کرد، ینی پێشتریش تەواان بردومانی قوبڕوسشی کردبوو بە هەمان شێواز لەبەرەوەی پانتایەکەی جگە لە ناوچەکانی کەنداو کە پێشتر بردومانی ناوچەکانی بەحرێن و ناوچەکانی کوێت و ئیمارات و قەتەڕ و عومان و ئەمجە سعودیە و ئەو ناوچانە ئێستا وردە طبعاً بێگومان هەرێمی کوردستانیش، یعنی ئەوش هەر لە یەکەمی ڕۆژەوە تا ئێستا کە بۆتە ئامانجێک بە تایبەتی بنکە و بارگاکانی ئەمریکا و هاوپەیمانان بنتە ئامانجی فڕۆکەی بێفڕۆکەوان و ڕۆکێتی هێزەکانی ئێران بێگومان. ئەمە مەترسێکی گەورەی بێگومان بۆ ئەم شەڕە. دیارە شەڕەکە بیانووی هەیە و ئامانجیشی هەیە، یعنی بڵێم بیانوو هۆکاری ڕاستەقین هەیە. بیانوەکانەوەیە کە لە بڵێن گوتارەکەی ترامپ و نەتەنیاهۆ بوو کە باس لەوەکە کە ئێران دوژمنێکی لە مێژینەی ئەمریکا و ئیسرائیلە، ئەوێ ئیسرائیل لە ناو بەرێوەکو دەوڵەت تەنانەت ترامپ دەیگوت دەیویست ئێران دەیویست من لە ناو برن تیرۆرم کە نەتەنیاهۆ هەر دەیگوت منیش خەریک بوو لە ناوم مرن و جگە لەوەش باس لەوە ئەگەر ئێمە هێرشمان نەکرد ئێران هێرشی یەکردینە سەر ئێران چەند هەنگاوێکی ماوە بۆ دەستهێنانی بۆمبی ئەتۆمی کە دەبووە مای هەڕەشە بۆ سەر ئاسایشی هەموو ناوچەکانی ڕۆژهەڵات. ئەمە بڵێن وەکو بیانوو، بەڵام هۆکارە سەرچیەکە ئەوەیە سیاسەتی نوێی ئەمریکایە. بە حەقیقەت سیاسەتی نوێی ئەمریکا لە ژێرسایی ترامپە سیاسەتێکی فراوانخوازیە، بەهۆی هێزەوە دەیەوێ کۆنتترۆلی ناوچەیەکی زۆر فراوان بکە، بە تایبەتی ئێران شۆنێکی استراتیژی هەیە و هەم وەکو کەنداوک و هەم وەکو تەنگەی هورموز و هەم وەکو ناوچەیەکی نەوتی ئەوەیە و هەم وەکو ئەوەیە کە یەکێک لەو وڵاتانە کە کەوتۆتە بەرەی چین و بەرەی رووسیا لەبەرەوەیە ئەگەر بتوانی ئێران بخاتە ژێر چێفی خۆیەوە ئەو کاتە ئەتوانین ڕێڕەوی ئابووری و ڕێڕەوی بازرگانی و ڕێڕەوی نەوتی و گاز و هەموو کۆنتترۆل بکات لە خەلیجەکە، جگە لە ئێران ئەتوانی فشار بخاتە سەر چین و کۆریای باکوور و لەگەڵ رووسیا. لە هەمان کاتدا باست لە هێرشەکانی ئێران کرد بۆ سەر ناوچەکانی دەوروبەر. دەگوترێت ئەمریکا و ئیسرائیل تووشی شۆک بوون، یاخود ئێران هەردوو وڵاتی تووشی شۆک کرد بۆەوەی کە چاوەڕیان نەدەکرد ئێران بەو هێزە و بەتوانێت بەرگەگرتنی هەبێ و توانێت ڕوبەڕووبوونەوەی هەبێ. بەڕێزت پێتان وایە ئێران تا چەندی تر دەتوانێت بەرگێم هێرشانە بگرێ بەم جۆرە بەرپرچی؟ ئێران دیارە لە دوای هێرشەکەی پێش 8 مانگ پێشێسە، ینی مانگی 6 ساڵی ڕابردوو کە پێڵێن شەڕی 12 ڕۆژە، بێگومان ئێران بە بەردەوامی ئامادەسازی کردووە، هەم لە ڕووی دابینکردنی زۆربەی ڕۆکێتی بالیستی و هەم فڕۆکەی بێفڕۆکەوان و هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی بڵێن چۆنێتی کۆنتترۆلکردنی وڵاتەکەی و فەرماندەییکردنی لە ڕووی سەربازی و ئەمنی و هەواڵگری کارێکی زۆری کردبوو لەو 8 مانگە، چونکە ئەیزانی جارێکی تر تووشی ئەو شەڕە ئەبێ و ڕەنگە ئەم جارە شەڕەکە تونتر بێ و ماوەکەی زیاتر بێ. لەبەرەوەیە ئێران دەڵێ ئێستا من ئامادەم، ینی ئامادەم بۆ شەڕێکی درودرێژ بەرگەی ئەو شەڕە بگرم. بە پێی ئێستەی کە 6 ڕۆژە بەسەر شەڕەکە هاتەیە پەڕێ
دیارە جارێک ئێران تووشی شڵەژانێکی فەرماندەیی نەبووە، هەم لە ڕووی سەربازیەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی کارگێڕیەوە ئیدارەی وڵاتەوە، هەم لە ڕووی بڵێن هەواڵگریەوە، لەبەرەوەی سەرڕای کوشتنێکی زۆر، سەرڕای ئەوەیە کە بردومانێکی یەکجار زۆر بە هەموو جۆرە چەکێک لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و دیارە بە هەماهەنگی و هاوکاری ناتۆش بە شێوازێکی گشتیدا، بەڵام هێشتا کۆنتترۆلی بەتەواتی لە دەست نەداوە ئێران. ئەمە بڵێن واکا کە بتوانانی تا ماوەیەک زیاتر خۆڕاگری بەرامبەر ئەوانە بڵێن ڕۆکێتی ئەمبارکراوی هەیە بە هەموو جۆرەکان کە یەتی لەگەڵ فڕۆکە، چونکە ئەو لەو بوارەوە زۆر زیاتر توانای هەیە ئێران بڵێن و ئەتوانی ناو تا ئێسش توانیوەتی ناوخۆی ئێران کۆنتترۆل بکە. طبعاً مەودای شەڕەکە ئەوەستێ لەسەر توانای هەردوو بەرەکە. ئایا ئێران تا چەند ئەتوانێ بەردەوام بێ هەم بۆ خۆڕاگری بەرامبەر ئەو هەموو هێرشە گەورەیە کە بەسەریادا دێت ڕۆژانە و چەند ئەتوانێ بڵێن چەکی ئەمبارکراوی هەبێ بە تایبەتی ڕۆکێت و فڕۆکەی بێفڕۆکەوان و چەند ئەتوانی کۆنتترۆلی ئەمنیەتی بڵێن شارەکانی بکە، یعنی خۆپیشاندان نەبێت لە ئێران و کۆنتترۆلی بڵێن ئیدارەدانی وڵات بکە بە شێوازێکی گشتی. هەمان شێواز ئەمریکا تا لەگەڵ ئیسرائیل تا کەی ئەتوانن ئەم هەموو پارە زەبەلاحا خەرجکەن لەو جەنگەیە، چونکە پارەیەکی یەکجار زۆر ڕۆژانە خەرجەکرێ، چونکە ئەوانە هەم لە ڕێی گەشتی جەنگیەوە، هەم لە ڕووی ئاسمانیەوە، هەم لە ڕووی ڕۆکێتەوە، هەم لە ڕووی شەڕی ئەلکترۆنیەوە، ئەمانە خەرجێکی یەکجار زۆریان ئەوێ، بە تایبەتی ئەوان لە شەڕێکی تریشن لەگەڵ رووسیا لە ئۆکرانیا، یعنی ئەوەش دەبێ بە بەردەوامی پشتیوانی ئۆکرانا بکەن لە چەک و تەقەمەنی و لە پشتیوانیکی تر ئەوە سێتەوە سەر، بەڵام بە شێوازێکی گشتی لەو بڕوایەدا نیم ئەم شەڕە زۆر درێژە بچێشێ، یعنی ماوەیەکی یان ئەوەیە بەهۆی بڵێن تەدەخولی وڵاتانی تر، یعنی هەوڵدەن نێوەنگیری بکەن کە ئێستا چین کەوتۆتە نێوەنگیری هەردوولا کە بتوانن شەڕەکە ڕاگرن، یان ئەوەیە لایەنێک هیلاکە بێ و داوای ئەوە کاکە ئیتر گفتوگۆ دەست پێ بکاتەوە. نێوەندگیری کرد بۆ ڕاگررتنی شەڕەکە. دەگوترێت ئێران وەکو مارەنگەستەوایە بە هەر چوار پەلی خۆیدا پەل دەهاوێژێت، هەرچوار لای خۆیدا پەل دەهاوێژێت. شەڕکردنی ئێران لەگەڵ وڵاتانی دەوروبەر و وڵاتانێکی هێرشیان دەکاتە سەر بەڕاستی بۆ ئەوەیە دۆخێک دروست بکات شەڕا بوەستیان بەڕاستی توانای ڕوبەڕووبوونەوە هێرشی لەگەڵ وڵاتانەکە هەیە کە هێرشیان دەکاتە سەر. بەڵێ یەکێکەوە لە استراتیجەکانی شەڕ ئێران کە ئێستا بەکاری هێنا لەم شەڕە فراوانکردنی بڵێن ناوچەی شەڕەکە بۆ ئەوەیە زیاترین وڵات تووشی شەڕ ببن، بە تایبەتی وڵاتانی کەنداو. وڵاتانی کەنداو زۆربەی بنکەی ئەمریکایی تێدایە یان فەڕەنسی تێدایە، بە حەقیقەت لە هەر سەرتاوە، یعنی لە دوای 2 ساعات لە هێرشکردن لەسەر ئێرانە، ئیتر ئێران دەستی پێکرد هەم بە بۆردومانکردنی بنکە و بارەگاکانی بڵێن ئەمریکا لە هەموو ناوچەکان، بە تایبەتی لە ناوچەکانی خەلیج بە شێوازێکی گشتی بۆ 2 هۆکار. یەکێکیان بۆ ئەوەی پەکخستنی ئەم بنکانە، چونکە ئەو بنکانە ئەمریکا بەکاری هێنان بۆ چاودێری ئاسمانی، بۆ دژە ئاسمانی، بۆ کاروباری هەواڵگیری، بۆ فڕۆکەخانە جێگای نیشتنەوەی فڕۆکە و هەستانی فڕۆکە، لەبەرەوە هەم دەویست پەکی بخە، هەم دەیویست وا بکە لە وڵاتانی خەلیج ببنە هۆکارێک بۆ ئەوەی فشار بخەنە سەر ئەمریکا بۆ ئەوەی زووترین کات شەڕەکە ڕاک. دیارە مەبەستی سەرەکی ئێران لە بڵێن فراوانکردنی پانتایی شەڕەکە ئەوەیە کە ببنە گوشارێک بۆ سەر بڵێن ڕای گشتی نێودەوڵەتی یان ئەمریکا و ئیسرائیل بۆ ڕاگررتنی شەڕەکە. زۆر باشە کاک جوبار، ئەوەی کە زۆر چاوی لەسەر و لە سەرتای قسەکانیشم خۆم باسم لەوە کرد کە لە دوای ئەوەی کە پێشبینی بۆ شەڕەکە چۆنە، کورد لەکوێی هاوکێشەی ئەم شەڕە جەنگی ئەم جەنگەدایە؟ طبعاً ئەبێ ژیایکەینەوە کورد لەوەی ئەوانەی لە ڕۆژهەڵاتی کوردستانن یان ئەوانەی لە هەرێمی کوردستانن لە باشوور. بەنسبەت باشوور یعنی بڵێن هەرێمی کوردستان دیارە ئێمە بەشێکی لە دەوڵەتی فیدراڵی عێراق، ئەبێ هەر هەنگاوێک بنین بە تایبەتی لەم حاڵەتانەی شەڕدا هەیە، چونکە ئەم بابەتێکی سیادیە زیاتر، ئەبێ بزانین عێراق چه هەنگاوێک ئەنێ. تا ئێستا عێراق بێلایەن بووە
لە شەڕەکان بێگومان ینی و دووەم هەرێم ناتوانانی بەتەنیا هیچ بڕیارێک بدا بەڵام ئەوەیە کە هەرێم تا ئێستا باشترین هەڵوێستی هەبووە بە تایبەتی لە بایان نامەکانی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی حزبەکان بە تایبەتی هەردوو حزبە سیاسی گەورەکەی هەرێمی کوردستان کە ئەوان ئەڵێن ئێمە لەگەڵ گفتوگۆ و ئاشتی داین ئێمە نابینە بەشێک لەم شەڕە گەورەیە لەبەرەوەیە بە هیچ شێوازێک نابینن تەڕەفگیر لەوێ ئەمێنتەوە لەسەر ئەوانەی بڵێن لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی چونکە هیچ لایەنێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی تر نییە نە فارس هەیە نە بلوج هەیە نە ئەوانەیە ئەوانە زۆربیان لە ئەوروپان لە دەرەوەن ئەوەی کە لە مەیدانەکە کە لێرە هەیە ئەوانەی دیموکرات و کۆمەڵەوە ئەو لایەنانە ئەوانش تا ئێستا جگە لە بەیان نامە زیاتر و دروستکردنی ئەو هاوپەیمانێتیەی کە هەیە تا ئێستا هیچ هەنگاوێکیان نەناوە خۆشیان هەڵێن ئەمڕۆژ بەیان نامەکانیان دوێنی بڵاوکراوە کاڵێ ئێمە هیچ هەنگاوێکمان نەناوە بۆ ئەوەیە کە هێز بەرینە سەر سنوور چونکە ئەوان دەبێ التیزام کەن بەو ڕێکەوتنە ئەمنیەی کە هەیە لە نێوانی عێراق و لە نێوانی ئێران بۆ پاراستنی سنوورەکان کە هەرێمیش بەشێکی لەو ڕێکەوتنەیە. پرسیارەکەم بۆ جۆرە دەکەم کە ئەمریکا زۆر بەچڕی بردومانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵات دەکات بۆ ئەوەیە کە بەڕاستی ڕێگە خۆشکەر بێت بۆ حیزب ئۆپۆزیسیۆنە کوردیەکان بچنەوە و ڕاپەڕینی جەماوەری بکەن ئەگەر بێت و لە حاڵەتێکی لەم شێوەیەدا ئێران لە ڕووی سەربازیەوە توانای ڕاپەڕینی جەماوەری هەیە لەم دۆخی ئێستادا؟ تا ئێستا هیچ جوڵەیەک نییە ینی هیچ ئاماژەیەک نییە کە ڕاپەڕینەکە بێ لە سەرتاسەری ئێران بە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە یعنی تا ئێستا هیچ شتێک لەو ڕووە نییە بەڵێ پێشتر خۆپشاندان هەبوو لە سەرتاسەری شارەکانی ئێران بە تایبەتی لە تەهران لە شارە گەورەکان و لە شارەکانی هەرێمی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام لەوەتی شەڕەکە دەست پێکرەوە تا ئێستا هیچ جوڵەیەک نییە لەو ناوچانە سەرڕای ئەوەی کە بە بەردەوامی ئەو ناوچانە مردومان دەکرێن طبعاً دیارە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل بۆ بردومانکردنی بە تایبەتی ئەو پایگانەی هێزەکانی ئێران بە تایبەتی سوپای پازاران هی ئیطلاعات هی پۆلیس هی بەسیج ئەوان بە تایبەتی ئەوانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستانن بۆ ئەوەیە کە هانی خەڵک بدرێت بۆ ئەوەی بتوانێت خۆپشاندان بکە ڕاپەڕێ پەلاماری بنکەکان چونکە ڕۆژانە هەم نەتانیاهۆ هەم ترامپ داوا لە خەڵکی ئێران دەکەن بەگشتی بە تایبەتی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بڕۆن ئەوە فرسەتێکە بۆتان بڕۆن پەلامار بدەن بەڵام تا ئێستا بە حەقیقەت هیچ یعنی هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوە و ئومێدێکی گەورەی بە حەقیقەتی ئەمریکا و ئیسرائیل ئەوە بوو چونکە ئەوان پێشتر 4 ڕۆژیان دانابوو کە ئەوان دەتوانن مەماوەی 4 ڕۆژ پاش کوشتنی ئەو هەموو سەرکردایەتیە باڵایە لە ڕاهبەری ئێرانەوە هەتاکو ئەوانەی تر ئەوان وایان پێشبینیە کرد کە یەکسەر ڕاپەڕینێک دروست ببێ لە سەرتاسەری ئێران ببتەوە کارێک بۆ گۆڕینی دەسەڵات بەڵام ئێستا وای لێهاتووە کە ئەوەندە بێئومێد بوونەوە ماوەکەیان زیاد کرد بۆ 2 هەفتە دوایە ساڵێن 4 هەفتە دوای ئەوە ئێستا لەم ڕۆژانە ترامپ ئەڵێ من چەند کەسێکم اختیار کردووە ئێستا دوێنی باسی کەسێکی ئێرانی دەکا کە لە ئەمریکایە پێشتر خاوەنی جنسیە ئێرانی بووە وەختی خۆی شەریکەی مینۆی هەبووە لە ئێرانە ئێستا کۆمەڵێکی کۆمپانیایە بە تایبەتی کۆمپانیای ئوبەری هەیە ئەڵێ ئەمەم باشترین شەخصاگە 2 ڕۆژ ببێتە سەرۆکی ئێران پێشتر باسی ڕوخانیان دەکرد ئێستا باسی ئەوە دەکەن کە ئاڵوگۆڕێک ئەکەین لە شێوازی حکومڕانی یعنی ئیتر یعنی ئامانجەکانیان دیدەکانی بڵێن ئەمریکا و ئیسرائیلیش ڕوون نییە دیار نییە دەربارەی بڵێن ئایندەی ئەم شەڕە یان ئایندەی ئێران بە شێوازێکی گشتی لە دوای زۆر باسی پەیوەندی تەلەفۆنەکەی ترامپ لەگەڵ سەرکردە کوردیەکان دەکرێت بە تایبەتی بارزانی و تاڵەبانی باز لەوە دەکرێت کە لە دوای پەیوەندی تەلەفۆنیەکە ئەمریکا ئامانجی ئەوەیە کە هەرێمی کوردستان ناچار بە هاوکاری سەربازی بۆ کوردانی ڕۆژهەڵات بکات بەڕاستی ئەمریکا دەتوانێت هەرێمی کوردستان ناچار بە بڕیارێکی لە شێوەیە بکات وەکو طبعاً ئێمە بە حەقیقەت وەکو بزانین ناوەڕۆکی پەیوەندێکە بە تەواوەتی چۆن بۆ چووکە پەیوەندی بە سەرکردە باڵاکانی لە هەردوو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان و بەوانەی ئۆپۆزیسیۆنی ئێرانیشی کردووە ینی کوردی ئێرانیشی کردووە بەڵام ناوەڕۆکەکەی بە تەواوەتی دیار نییە لێکدانەوەی زۆری بۆ کرێ
بڵێن شیکاری زۆری بۆکرێ باس لە ناوەڕۆکەکان بە شێوازی جیاوازەکرێ بەڵام حتمما هەر پەیوەندی بە مەلومەرجی شەڕ و وەزعی هەم عێراق و هەم وەزعی ئێران بە شێوازی گشتی بەڵام من لەو بڕوایەدام یعنی لەو بڕوایەدام بە پێی ئەو بەیان نامانەی کە لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی حزبە سیاسیەکان کە ئەوان ئەڵێن ئێمە نابینە بەشێک لەو شەڕە نابین و ئەگەر بێتە سەر واقعیش وەکو باسم کرد ئێمە هەرێمێکین لە دەوڵەتێکی فیدراڵی داین مادام ئێمە هەرێمێکی لە دەوڵەتێکی فیدراڵی دەبێ لەگەڵ دەوڵەتە فیدراڵیەکە ئەگەر چونکە بە تایبەتی ئەمە پەیوەست دەبێت ئەگەر هەر هەڵوەستێک وەرگیرێ لە هەرێمەوە بابەتێکە پەیوەندی بە مەسلەی بەرگریەوە هەیە بە مەسلەی شەڕکردنەوە هەیە بە مەسلە لەبەرەوەیە ئەمە کارێکی سیادیە یعنی ئەمە دەبێ عێراق بڕیار لەسەر ئەم بابەتانە بدا ئێمە مولزەمین بە دەستور و بە بڕیارەکانی دەوڵەتی فیدراڵی چونکە ئێمە هەرێمێکی فیدراڵین لە زمانی دەوڵەتێکی فیدراڵی ئەوە یەک دووەم هیچ بەرژەوەندیەکی هەرێمی کوردستان نییە ببتە یعنی ئاگر لە کوردستان بەربدا و ببتە بەشێک لەم شەڕە گەورەیە کە ئێستا بە هەموو جۆرە چەکێک ئەکرێت لە نێوانی و دووەم هیچ گەرەنتیەکیش نییە یعنی نەڕێکەوتنێک هەیە لەگەڵ ئەو وڵاتانە هیچ ئێمە هیچ ڕێکەوتنێکمان نییە لەگەڵ هیچ وڵاتێکی دنیا چونکە ناتوانین ڕێکەوتنی ئەمنی و سەربازی بکەین عێراق ئەتوانی ڕێکەوتن تەنانەت ئەم بنکانەی ئەمریکا و هاوپەیمانان کە لە کوردستانن بە پێ ڕێکەوتنە لە نێوانی عێراق و لە نێوانی ئەم وڵاتانە وەکو ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا و ئیتاڵیاوانێ یان هەرێم ناتوانێ ئەوانە بکە لەبەرەوەیە یعنی من هیچ پێشبینی هیچ شتێک ناکەم کە و بەیاننامەکان وازحن تا دوێنێ بەیاننامە دەرچووە کە ئێمە بە هیچ شێوازێک ئێمە مولزەمین بەوەیە کە ئەگەر هێزش بنێنین بۆ سەر سنوور بۆ پاراستنی سنوورەکان بە پێ ئەو ڕێکەوتنە ئەمنیە کە هەیە لە نێوانی عێراق و لە نێوانی ئێران کە ئێمە بەشێکین لەو ڕێکەوتنە. تۆ باس لە بەیاننامەکانی سەرکردە و بەرپرسانی هەرێمی کوردستان کرد و باس لەوە کرد ئێمە هەرێمێکین پابەندی دەستور و یاسای عێراقی فیدراڵی بین بەڵام لێرە و لەوێش باز لەوە دەکرێت کە ئەمریکا داوای کردو لەو هاوکاری کە دەینێرێ بۆ هێزی پێشمەرگە هاوکاری کوردانی ڕۆژهەڵاتی پێ بکرێ ئەگەرنا پێ دوایە ئەم هاوکاریکردنی ئەمریکا ئەگەر بێت و هەرێمی کوردستان پابند نەبێت لە ئەگەرێکدا هاوکو ئەگەر باسی دەکەین ئەو هاوکاری هێزی پێشمەرگە ببڕێت یا ڕاستتر بڵێم ئەمریکا بە مرج هاوکاری هێزی پێشمەرگە دەکات هەر شتێکی وت پێ بوترێن بەڵێ ئۆکێ بۆ بکرێت بۆ زاننی بەڕێستان و هەموو ئەوانەی کە ئێستا بیدەرن تاقە هاوکاریەک ئێستا درێوە پێشمەرگە لەم کاتە لە کاتی شەڕی داعش بەڵێ هاوکاری چەک تەخەمەنی پێویستی جەنگی هاوکاری ئاسمانی هاوکاری هەواڵگەری مەشقکردن ئەوانە هەموو هەبوون ئەوانە هەمویان وەستاون تاقە هاوکاریەک ئێستا دێک هەموو جارێک بانگەشەی بۆ ئەکرێ ئەڵێ ئەوە هاوکاری هاوپەیمانان هات ئەشتە سەر ژمارەی بڵێن ئەفسەران و دەزانین چەندە مانگانە 75,000 دینارە یعنی هەموو کەسێک من بە شەرمی ئەزانم بە حەقیقەت من کەسێکم ئێستا بە شەرمی ئەزانم کە ئەفسەرانی پێشمەرگە لە فەریقێکەوە فەریقمان هەیە هەتاکو دەکاتە پێشمەرگەیەکی بەسیط بێت قبول کە 75,000 دینار بێتە سەر ئەژمارەکەی کە ئەمریکا ئەیدا کە چەند جارێک ترامپ و تۆمباراک باسی ئەویان کرد دەیانگوت کورد جەنگاوەرێکی ئازایە ئێمە بە پارە شەڕی پێەکەین چەند جەها جار بەتایبەتی لە کاتی ڕووداوەکانی ڕۆژاوە ئەم بابەتیان زۆر تکرار کردوتی باوەڕمان بە فیدرالیزم نییە باوەڕمان بە دەوڵەتی مەرکەزیە باوەڕمان بە لامەرکەزی نییە سەیری وەزعی ئەگەر ئێمە هەر تۆزی ئاور بدەینەوە بۆ داوە سۆی وەزعی ڕۆژاوا بکەین ئەمریکا چیان کرد لەبەر چای خۆیان کورد سەر ئەبڕا ئەوان بێدەنگ بوون هەموو بنکەکانی خۆیان کشاندەوە بەبێ ئەوە هاوکاری دوای ئەوە کە بووە خۆپیشاندان و لێرە و لە ئوروپا و لە هەموو دنیا و بۆ فشارێکی نێودەوڵەتی ئەمجا هاتن هەم ئەمریکا و فەڕەنسا چوون ڕێکەوتنێکیان دروست کرد لە نێوانی هەسەدە و لە نێوانی حکوومەتی نوێی بڵێن سووریا ئەی باشە جگە لەوە بەبیرمان بێتەوە ئەو کاتەی کە حکوومەتی عەبادی لە کۆتایی ساڵی 2017 کە هێرشی هێنا پاش ئەوەی بەشداری کورد و پاش ئەوەی کە پێشمەرگە 1970 شەهیدی دابوو جگە لەوەیە نزیکەی 10,720 برینداری دابوو لەو شەڕە بەرامبەر بە داعش و هاوکاری
سوپای عێراقی کرد کە بێتە کوردستان و بەشدار بێ بۆ ڕزگاکردنی مووسڵ لەگەڵیا هێرشێکی گەورەیان کرد ئەو هەموو شەهیدە لەسەر دەستی سوپای عێراق لە ناوچەکانی کەرکووک شەهید بوون، ئەوانەی لە پردێ شەهید بوون، ئەوانەی لە ناوچەکانی نزیکی ناوچەی دەشتی نینەوە شەهید بوون. ئێمە لەو کاتەدا 50% لە خاکەکەمان لە دەست داهاتنەوە جارێکتر کە بە خوێنی پێشمەرگە ڕزگارکرا. ئەو کاتەش ئەمریکا بێدەنگ بوو ئەسڵەن هەر ورتەی لێوە نەداهات لەو کاتە. لەبەرەوەی بە حەقیقەت دەبێ کورد بیر بکاتەوە لەوە بە تایبەتی یعنی بیر بکاتەوە لە تاریخی پەیوەندیەکانی ئەمریکا. من ناڵم ئەمریکا یارمەتی نەداین، بەڵێ ئەمریکا و ئەوروپا و کاریان کردوین لە کاتی شەڕی داعش، بەڵام ئێمەش خوێنمان ڕشتووە بۆیە ئەوان بپارێزین لە تیرۆری داعش، یعنی بەرامبەرەوە ئێمەش خوێنمان ڕشتووە. بەڵام تەجروبەیەکی تاڵی ئەمریکا هەیە، تەجروبەی ئەفغانستانیان هەیە، بینیتان چۆن خەڵک خۆی هەڵەواسی بەفڕۆکە ئەمریکاکانە کەوتە خوارەوە، لەبەرەوەی ئەفغانستانیان تەسلیمی تاڵەبان کرد، سۆمالە بەجێیان هێشت. بیرمانە یعنی بە حەقیقەت زۆر تەجروبەی لەو جۆرە هەیە. دەبێ ئێمە وەکو کورد زۆر بە وریاییەوە سەیری یعنی بڕوانینە ئەم بابەتە و زۆر بە وریاییەوە مامەڵە بکەین لەگەڵ ئەم واقعی کە ئێمە ئێستا تیاژین. ئێمە سنوورێکی 700 کیلۆمەتریمان لەگەڵ ئێراندا هەیە، تا ڕۆژی قیامەت ئێمە لەگەڵ ئەو سنوورەداین و لەو شۆنەدا لەگەڵ ئەم ملەتانی ئێرە ئێمە تا ڕۆژی قیامەت لەگەڵ تورک و لەگەڵ عەرەب و لەگەڵ فارس هاژین. دەبێ سەیری ئەو واقعە بکەین بۆ ئایندەی هەموو کورد بۆ دوا ڕۆژ. باشترین چارەسەر بۆ کورد بەگشتی ئەوەیە کە بە هێمنی بە خەباتێکی دیموکراسی بە خەباتێکی پەرلەمانی بگاتە ئامانجەکانی خۆی کە ئێستا قۆناغی ئەو جۆرە خەباتەیە. خۆش بێ کاک جەبارگیان، زۆر زۆر سپاس دەکەم.